سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران ئاماژە بە موچە کراوە، موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگەکانی 10 و 11 و 12 ئەم ساڵ واتە ساڵی 2024. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی خۆی ئەنجامدا لە شاری هەولێر و تیادا باسی تەوەرێک کراوە، باسی تەوەری موچەی مانگەکانی 10 و 11 و 12 موچەخۆرانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا دوای کۆبوونەوەکە ئاماژەی بەوە کردووە ئەوان لەسەر هێڵن لەگەڵ حکوومەتی فیدراڵی بۆ ئەوەی بەشە موچە یاخود بودجێ هەرێمی کوردستان بەردەوامی هەبێت بۆ ئەم ساڵ تاوەکو بتوانن کێشەی موچەی ئەو سێ مانگە چارەسەر بکەن. واجەختیش لەوە کراوەتەوە پێویستە بابەتی موچە تێکەڵی هیچ کێشە و ململانیەکی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ نەکرێت تاوەکو موچەخۆرانی هەرێمی کوردستان نەبنە قوربانی ئەو کێشە و ململانیانەی کە لە نێوان هەردوو حکوومەتدا هەیە و بتوانن موچە داوەشکەن. منەوێ ئەوەتان بەبیر بهێنمەوە لەگەڵ لەم ڕاگەیەنراوەی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا و نزیک دەبینەوە، یعنی چەند ڕۆژێکی کەممان ماوە 4-5 ڕۆژمان ماوە بۆ مانگی 12 تاوەکو ئێستا موچەی مانگی 10 موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە و ناشزانرێت کەی دابەش دەکرێت. لەلایەکی دیکەوە حکوومەتی فیدراڵی داوای داهاتی ناوخۆی 4 مانگ لە هەرێمی کوردستان دەکات بۆی بینێرێت، ئەوانش لە بەرامبەردا پارە دێنێرن و لە ساڵی داهاتووەوە بە بودجەی نوێوە مامەڵە لەگەڵ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا دەکرێت.